يعني كريار نوي برزان بخير بنت كوباني مترسين بشخص كوباني دا مترسين روجا أفريني هناك ما مستين زمان كردي جبوي روجا كوباني يا جيهاني ياكو روجا يكي نوفمبر هاتية إعلان كرن لسر ناوي كو برخدانية روماتي برخدانية كردستاني ياكو لباجار كوباني هاتية راگهاندن و پشتوانیه حمو جیهانه حمو دولت جیهانه و گلین جیهانه جبوی کوبانه هاتیه راگهاندن اموی روژه ببیرتینن و هری زیده شهیدن کو د اغرا برخدانیه کوبانه دا جان خو فدا کرنه شهیدن هر چهار پارچه کردستانه شهیدن انترناسیونالیست ام ببیرتینن و برزداری بجنا خال برانبری وان دتاوینن لهمبر هیزا تندرو لهمبر هیزا ریخستنه کی رادیکال ریخستنه کی لبرانبری مروواهی بگشتی خطره یکی مزن بناو داعش هات راگاندن و داعش جبوی کو ولایت خا انجی دولت خا لعراق و سوریه آوا بکه جو کوبانه دا دست بکر و هری زیده ایریشا خویا تندرو ایریشا خویا رادیکال یا وحشی یا هوانه لسر کوبانه پیک آنی گر اف برخدانیا دا کوبانه دا نهات باکرن یان جی گر اف دستکداینا جی آلیه گلن جیهانه گلن روجهلاتا ناوین گلن آزادی خواز ین چپگر ین کو لبرانبری فاشیزمه لبرانبری هیزن تندرو لبرانبری یعنی سیستما یا کو دموکراسی قبول ناکه چه هیزه کی آزادی خواز هبا چه کسی کی آزادی خواز هبا د کوبان دا بشدار بو به هر آوای معنوی آوای لوجستی آوای مادی آوای کو بجان خوا در باسی بویه و شهید کتیه گر اف برخدانی چه نبو با و گر داعش کوبان استانده با و روشا ما یعنی ام بفکرن و روشا ما چه با و روشا ما آلی کردستانی دا تیک بچوا جبر کو برخدانی لکوبان هاتیه مشاندن سرکفتن لکوبان هاتیه چه کرن سرکفتن نکو شرکی خواجهی بو نکو شرکی محلی بو نکو شرکی روجاوا یا جی پارچه روجاوا لهمبر هیزن یا جی دجمنکی نورمال بو شرکی رهند خوی هم کردستانی هبو هم جی رهند خوی مروواهی هبو البته اوی جگەی داخە لە ڕاستیە ئەگەر ئەو کاتە لەسەر وەختی کۆبانەیە یەکبوونێک هەبوو لە بینی هێزەکانە لە بینی لایەنە سیاسیەکانە و کۆدەنجیەک هەبوو لەسەرەوەی کە بەیەکەوە ڕوبەڕووی ئەو مەترسیە گەورە بیتەوە ئێستا ئەوە نابینێت هەرچەندە مەترسیەکان بەردەوامن و خراپتریشە ئێستا هەمووتان نەزانن زەنگی شەڕێکی ترەوە يعني لدرجايا لمنطقي بادينان ك لنيوان اگر زول بدياري كراوي رنگا تشخيصي كين بارتي ديمقراطي كردستان و بارتي كريكاراني كردستان و رنگا بيانويت جورق ل بابلين مورچشي حكوميش با شركه بخشن كامان زور خطره شكا مؤسساتي فرمي بكارين ريد بو بابلين روایتی دان لێرەوە لە ڕاستیە ئەرچی ئەو لایەنانەیە کە دژی ئەم جۆرە لە پیلانگیێڕی و دژی ئەم جۆرە لە شەڕ و شەڕی نێوان پارچەکان نێوان ئەحزابەکانی کوردن ئەرچیانە لە ڕاستیە لە خیتابی میدیایی چنە دەرەوە و بەجددی یعنی ئەبێت مؤسساتی فەرمی و ئەحزابی بەشدار لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە هەڵوێستێکیان هەبێت کە حەدێک بۆ ئەم جۆرە لە پیلان دابندێت کە مەترسیەکەی ئێستاکە هەمومان بەڕوونی هەستی پێەکەین. شۆرشی ڕۆژاوای کوردستان تەنها شۆرشی گەلێک نەبوو
وەکو ڕابردوو هەندێک ئیشارەی پێدەدرێت دژی ئیستیعمار دژی داگیرکاری بەو شێوازەی کە هەبوو بەڵکو تیرێک بوو دای لە دڵی سیستەمی مۆدێرنیتەی سەرمایەداری چونکە دوا پرۆژەی ئەوان داعش بوو وەکو هەندێکی ئیشارەی پێدا داعش پرۆژەی ئەوان بوو شکاندنی داعش ئەو تیرە بوو کە دای لە دڵی ئەوان بۆمبێک بوو بە عەقڵی داگیرکاری لەسەر هەموو بەشێکی کوردستان تەقیەوە مەشغەڵی شۆڕشێک بوو کڵپەی سەند وەک شۆڕشێکی دیموکراتی بوو بە ناوەندی هەموو شۆڕشی ئازادی و دیموکراتی گەلان بێهۆ نەبوو خەڵکە شۆڕژگێڕەکان وەکو ئەنتەرناسیۆنال ڕوویان لە ڕۆژاوای کوردستان کرد شۆڕشی ڕۆژاوای کوردستان موعجیزە نییە ئەگەرچی هەندێک کەس بە موعجیزەی تێدەگەن بەڵام موعجیزە نییە سەرکەوتنی هەنگاوی شۆڕشێکی نەخشە بۆ کێشراوە کە ئەندازیارەکەی ڕێبەرۆجالان ئەو دەلالاتانەی کە کۆبانی بەخشی بە مێژووی مرۆڤایەتی بە مێژووی شۆڕشی مرۆڤایەتی یان بە مێژووی گۆڕانکاری لە زەهن و عەقڵیەتی مرۆڤایەتیە یەکەم ئێمەی بردووە بۆ شۆڕشەکانی حربی ئەهلی ئیسپانیا و شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی ڤیەتنام بەو شۆڕشانەی کە هەموو ئازادیخوازی جیهان بەشداریان تیا کرد یان بە گیان بەخرکردن یان بە فکر من سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانە داونوێنم و بۆ هەموو ئەو خانمە ئازا و دلێرانەی ڕۆژاوا داستانی گەورە گەورەتان تۆمار کرد بەڵام با ئێمە لێرە داستانەکانی ئەوان هەڵنەوە شوێنینەوە با ئەو داستانانە بیکەین بیگێڕینەوە بۆ مناڵەکانمان داستانی گەورەن زۆریش گەورەن بەتکا مەی شێوێنن بەو شێوازەی کە ئێستاوە خەریکن زۆربەی زۆری قووەتی خۆمان لەسەر خۆمانە چاوەکانی خۆمان لەسەر خۆمانن نازانم خەریکردنەوەیەک دروستە بێ قەزیە ئەساسیەکەی کوردایەتی لەبیرەچێتەوە وابزانین بەداخەوە بەرژەوەندی حیزبایەتی ئیتر بەرژەوەندیەکە لەسەری بەرژەوەندی نەتەوە و نیشتیمان و هەموو شتێکەوەیە تەنانەتەوەمان لێ هاتووە ئێمە خەڵکانێکی تر زۆر بە ئاسانی چاوبەستەکیمان لێەکەن سیستەما ڕێبەبەریە خۆسەر یا سیستەما لامەرکەزیەتە سووریە